قفدك سلافين گرم و هیوین دما خوش دگل دما گدیه لحفگاهان دنا کردان. ابوي هيفيه كو ام كردان بجهين نائي كو سرحاتي و بويرن لجهان دقوم بيك جهورين داخل شمو جفيري جي استدويا دنج امريكا لواشنطن دي سي ديت جلوب ده برنامه ایرو دا جهان خاطر داوی جمان دل دخوازه پیلا سرو سقمه بنابرین سوری شپرزدکار ازمونه هرما کردستان عراقی نابروکی پانل کی بول هولکا کنگرسی امریکی ولروجا جهانيا مافي مروفان نتوين ايغرتي دي بيجا 57 مليون زارو لسرانسري جهاني جخوندني ببهرين سلافين دوباره وجاري امبري خو بدن رودانين گرمين وان روجان لجهاني بيلا سرو سرمايا روشلاتا نافين لفان روجان جيانا مليون ونيف بنابرين سوري بالزحمت كريا لباكورا لبناني ودولا بقاع لاردني تركيا ولهريما كردستان عراقي بنابرين سوري روبروي روشا قالك بزحمت دبن زیدباری که خوارنو و خوارنی و نبونا پیتیدین بنمای جیانی بنابر به قره خیوتین خوا جپیلا بفر و باران و هوای دپاریزن. سروک ربازین ایکتیا اوروپی دیبشتن سروکی اوکراین ویکتور یانوکوویچ لبرا پیمانه بازرگانی و هفکاری دیگل ایکتیا اوروپی مور بکتن. رادکرنا مورکرنا وی پیمانی جعالی یانوکوویچ و ببو اگرا نرازی بونین سرانسری لولاتی چندین جارا شر و به هف چون دنیو برا پولیسانو خو پیشاندرین پشتوانین بازرگانیا دیگل اوروپا دا قومین. سروکی آژانسا بندکرنا چکی کیمیایی احمد اوزمچو خلات نوبل آشتی ورگرد بناوی ریخستیا جهانی لریو رسمین ورگرتنا خلاتی لأوسلو دریو رسمکی دی دا لستوکولم کمیته نوبل خلات دا ورگران دوارن نوشداری درمان زانست کیمیا آبوری و ادبی دا کوفارا تایمسی امریکی مزنا ریبری کاتولیکان پاپ فرانسیس دست نشان کر وکا کسایتی سالی نهمهان پشتی بویا ریبری جماره 266 واتیکانی تایم دیبیجتن پاپی هفته و هفت سالی شیاید دمکی زودا و گوهاستنا واتیکان راگرتن. دیسان سلاو و هیوین دما خوش جوارا دخوازین گلی تماشاوانین کرد کنکشن خلکی افریقا باشور دیبیجن سمبولا نهیلانا فرق و جداهیا رگزی لولات وان نلسن ماندیلا پاشمایک پر بهاج آزادی هیوی و سوزان لدو خواهشت او بو مروفک خوشتوی لجم خلکی لسرانسری جهانی جبر خباتاوی یا دریج دم جبو وکهویه صدان هزار بهیداران دلیوه هبو سندریک و تابوتا ماندیلا ببینن ریو رسمین فرمیین وی جوامیر افریقایی دی بجنی تاتا یان باب لیاریگها مزنا جوهانسبرگ بو جهی کو قهرمانی جهانی سال 2010 لیهاتیا کرن جبر پاشمایا وی لدوخه هلای و هر کسی که لافریقا باشور شانازی پیدکتن اویندارن ماندیلا لنافجادا لباجار ریزاروکاتیا وی گوواندو شاهدی کرن بترجي حفتي سروك وريبرين ولاتين جهاني آمادي رسمين و شرط ناوي دبن سروك باراك اوباما ديگل سي سروكين دين امريكي دناف بهيدارا دانا. And while I will always fall short of Madiba's example, he makes me want to be a better man. لكاتك دا قد بنموني مانديلا ناقم او وايلا من كرد كحسبكم بما مروتي باشتر او باسي ناخو دروني ايما دكات دوا بدواي ناشتني او بياو مزنو کە ئێمەش بگەڕێنەوە شار و دیەکانی خۆمان و دەست بە ژیانی ڕۆژانە بکەین با بیر لە هێزی ڕوحی ئەو بکەینەوە کە لە شوێنێک لە ناخی ئێمەدایە. ماندیلا نەبەس بەهاین ئازادی و وەک هەڤیە لە دووخوا هێلان بەلکو ژمارەکە بێحەد مەزنە زاڕۆکن سراسەری جیهانی ژە ساڵین 1990 وەرە بناوێوی هاتنە نافکردن. بەرزان تێزانین کو ماندیلا دەمەک درێژ هات زیندان کردن ئەوجا پرسیارەمە ئەوە کە ماندیلا چەند ساڵاکەتە زیندانی 15 ساڵان 27 یان 35 ساڵان لە داویا بەرنامێ ما بەرسڤا ڕاست هەیە و ڕێخستیەکە بناوێ دۆستانی ji bo ئەمریکا یا پاراستî پانێلek ji bo çend diplomat û taybetmendên siyasetên Rojhilata Navîn li holeka Kongresê Emerîkî rêxist ji bo berçavkirina ezmûna hikûmeta Herêma Kurdistana Iraqê û ka çawa herêmên kêmaniyan li welatên dîk û şertê de hene dikarin qazancê jê wergirin. Kamera Kurd Connection li wir bû. Tenahiya berçav aboriyê geşe dike û hez ji bo desthelata serbixwe Herêma Kurdistana Iraqê xistiye pêşronahiyan. Dewlemendiya vê herêmê ya neftê jî bûye eger kardarên Rojavayî çavê xwe bidinê. Lêgalo Herêma Kurdistana Iraqê dikare çi rolî bileyîze?
دكتور ديفيد بالوك شارزای سیاست روشلاتا نزیک له بنیاد واشنطن. دۆسێکە هەرتەنها هاوبەشی نییە لە بەرەوپێدانی ئابووری و ئاسایشی لەگەڵ تورکیادا، بەڵکو یارمەتیدانی تورکیا و گەلی کورد لە تورکیادایە بۆ هێنانە ئارای ئاشتەوایی لە نێوانیاندا. ئەمەش ئاسان نییە، چونکە تەنانەت لە ناو کوردیشدا ڕوانینی جیاواز هەن بە هەمان شێوەش لە ناو تورکەکاندا. ئێستاش کوردستانی عێراق پشتیوانی پرۆسی ئاشتەوایی نێوان ئەنکەرە و پەکەکە دەکات. حکوومەتی هەرێم سیاسەتێکی میانڕەوانە و پراگماتیکی گرتووەتە بەر. لە ڕووی دەستوریشەوە هەرێم مافی بەڕێوەبردنی کاروباری دەرەوەی خۆی هەیە و ئەوەی ئێستا دەیکات داڕشتنی سیاسەتی خۆیەتی بەرامبەر سووریا کە کوردی سووریا لە شەڕێکی قورسدان، هەروە سیاسەتێکی بە ئاگاهی و بەرامبەر ئێرانیش هەیە کە نزیکەی 10 ملیۆن کورد لە وڵاتەدا دەژین. راز وولسن بالیۆزێ بەری ئەمریکی لە تورکیا و ئازەربیجانê گرنگیا ژێدرین سروشتیên herêma Kurdistana Iraqê ji tevaya herêmê re berçavkirin. The fact that those resources sit right next to one of the fastest growing energy markets لە ڕاستیدا ئەو سامانانە ڕێک لەگەڵ گەشەکردن و پەرسەندنی خێرای بازاڕی سوتەمەنی ئەوروپا و جیهان و تورکیاشدایە، بە تایبەتیش لە ئێستادا ئابووری تورکیا لە ڕەوشێکی دروستدایە و لە بازاڕی ئەوروپاشەوە نزیکە هاوکاتی ئەو پێشەبڕکێی لەسەر نەوت و گازی هەرێمی کوردستانی عێراقەیە بۆ گەیاندنی بە بازاڕەکانی جیهان. سەرهەنگ حەمەسعید شارەزایê navenda rojhilata navîn li binyadê Amerîkî ji bo aştiyê got herêma Kurdistanê dibe bibe nimûne ji bo kêmaniyan di welatên şertê de. کوردستان وەکو نەتەوەیەک لە عێراقا چۆن هەڵسو کەوتی کردو، چۆن مامەڵی کردووە لەگەڵ ڕووداوە ناوخۆیەکانی لە ئاستی عێراقاوە لەگەڵ ناوچەکەیە و لە ناو خۆی کوردستانە کە ئەم دوو ئاڕاستەیە هەموو جارێک بەیەک و کۆک نەبوون و کاریگەریان هەبووە لەسەر یەکتری. ئەمە ئەزمونیشی قورس بەوە کوردستان و لەوانەیە لە ناوخۆی کوردستانە زیاتر ڕەخنە بژیرە لەوەی کە سەرکردەکانی کورد هەرێک شتیان بەپی تەموحی هاوڵاتی کورد نەکرد بێ، بەڵام ئەگەر تەماشای ئەزمموی کوردستان کەین لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لەسەر ئاستی دۆزی کورد پێشکەوتنی گەورە ئەبینین. پەیوەندی خۆ بەڕێوەبردننی کوردستان و ئابووری پێشخستنی ئابووری کوردستان نمونەیەکی گرنگە کە ئینسان ئاماژەی پێبە و لە پەیوەندی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی ناوچەکەیە سەرکردایەتی کورد بێگومان هەنێک پەیوەندی ئاڵۆزی ئیدارەیەوە لە ساڵانی ڕابردووە کە لەوانەیە بەرژەوەندی جیاوازی دژبەیەک هەبوو بێت لەلایەن تورکیاوە لەلایەن سووریاوە لەلایەن ئێرانەوە لەبەرەوە ناوچەیەکی ئاڵۆز بووە بۆ ئەوان کە ئیداری بن و سەرڕای ئەوە عیلاقەیەکی پۆزیتیڤیان ڕاگرتووە لەگەڵ هەموو لایەنەکانە و ئەشکرێک وەکو ئەزمونێک تەماشای بگرێت سوودیەوە بگیرێت سەسوونەکانی عێراق تەماشای ئەزمموی کوردمی کوردستانەکەن کە ئایا ئەم ئەمن و ئاسایشی کە هەیەی ئەم پێشکەوتنی کە هەیەی چۆن ئەمانیش ئیسیفادەی لێ بکەن و چۆن ئەوانش ئەزمونێکی لەو بابەتیان هەبێ. وەکو ئاماژەم پێکرد لە کاتی قسەکانە لە لیبیا کە منەتەوەیەتەکانی وەکو ئەمازیخ تەماشای تەجروبەی کوردستانەکەن و ئەڵێن ئایا چۆن سوودی لێ وەربگرن. ji berçî rêxistiya dostanî ji bo Amerîkaya parastî herêma Kurdistana Iraqê kire nimûne û gazî van şarezayan kir li Kongresê Amerîkî baweriya xwe li ser ezmûna vê herêmê digel jimareka bizavkar û karmendên Kongresê parve bikin. Andrew Simmel şêwermendê rêxistiyê bersiv da. دۆسەی کوردستان و کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لێرە لە میدیا و لە نێوەندەکاندا بە باشی سەنگیان نەخراوەتە سەر و ئەوەی هەوڵەدەین بیکەینە ڕێی بەرنامەکانمانەوە ئەوەیە زیاتر بخرێنە بەرباس و لێکۆڵینەوەکردن و ناساندنی زیاتر لە ڕووی بابەتیەوە نەک لە ڕووی ڕوانینی تایبەتەوە. ئەمریکا تقریبا پزیشنی خۆی بەدل کردی حتانۆ کە بچاوێکی نەخۆش سەحتکردنەوەی بە بچاوێکی باش دەسەحکەتێ و ئینسانێتن باشیە تورکیاتدا باشە عێراقەتدا بۆ خاصەتەن باشە حکومەتە هەرێمیاتدا ئەف مەساڵحت هەنن ما بین حکومەتە هەرێمی و ما بین تورکی هەروەسا مەساڵحت ئەمریکایەت ناودا. دگەل و پڕانیا شارەزایان قەنجیên herêma Kurdistanê birêz dikin lê ew pênasîna dikin ku li ser astê hikûmetê Amerîka siyasetek gelek ruhin ji bo herêma Kurdistanê nîne. Bîneran li heftiya borî û li roja cîhaniya mafê mirovan netewên êgirtî bîstemîn bîraweriya ragihandina Cinêvê gêra ku daxwazê ji welatan dike mafê mirovan biparêzin.
شتێکی ساکار دێتە بەرچاو منداڵان بۆ فێربوون دەچنە قوتابخانەکان بەڵام لە کاتێک ساڵی پار تاالبان پەلاماری نەوجەوانی خەباتکار مەلالا یوسفزایدا جیهان بەوەی زانی کە دەبێت قەدری خوێندن و پەروەردە بزاندرێت. سکرتێری گشتی نەتەوەیەکگرتوەکان بان کی مون گوتوویەتی 57 میلیۆن منداڵ لە سەرانسەری جیهان ناچنە قوتابخانە، زۆربەشی لە ناوچەکانی شەڕلێردراودا دەژین و زۆریشیان کچن. دەوێت چ زارۆک لە دەمێ چۆنا خوێندنگەهێ نەمرن. نابێت لە چ جەها مامۆستا ji ber دەرزگوتنê bikefte bergefeyê yan zarok li demê xwendinê bitirsit. مافی خوێندن و پەروەردە مافی منداڵان نەهێشتنی تونند و تیژی بەدژی ژنان نەهێشتنی هەژاری لەناو هەموو کەسێکدا لەلایەن جارنامەی ڤێننادا باس کراوە. یاردەدەری سکرتێری گشتی نەتەوەیەکگرتوەکان بۆ مافەکانی مرۆڤ ئیڤان سیمۆنۆڤیچ دەڵێت جارنامەی 1993 قۆناغەکی وەرچەرخان بوو. هەلکەفتێک بوو مافên mirovan xist pêşiya ecendeya cîhanê. بەڵام سەرڕای ئەو پێشوەچوونانە فلیپێ بۆلۆپیۆن لە ڕێکخراوی چاودێری مافەکانی مرۆڤ دەڵێت خەباتەکە هێشتاش بەردەوامە. لە ڕۆژێکا وەک ئیرۆ بزەحمەتە ئێک هزرا مەدەنیان نەکەتن di şerê Sûrî de asêmana yan li komara Efrîka Navend ku hez dikin civaka nêfineteweyî ew ji bîr kirine. Ew rast dibêjin. Rast e gelek pêşveçûn bûne di berokê mafê mirovan de lêşkestinên mezin jî bûne û sivîl bihayê wan didin. سیمۆنۆڤیچ دەژڵێت پێشێلکاری مافەکانی مرۆڤ زۆر جاران نیشانی ڕوودانی شەڕی نوێن. ئەگەر لە دەمی پێشێلیە ئەمکارێکی بکەن ڕەنگە ڕێ لەوانە بێتگرتن. بەرۆکێ مافان بەرنامەکە نویا سکرتێری گشتیە ئەو مافین مرۆڤان بەرچاو دەگرە ji bo rêgirtinê li helbûna agirê şerran. حکوومەتان بەرپرسیاری پاراستنی مافەکانی مرۆڤین، بەڵام لە سووریا و کۆماری ئەفریقای ناوەڕاست کاربەرستان لەناو ئەو کەسانن تاوانبار بە پێشێلکاریەکان کراون. محتەبەر شێروانی دەنجی ئەمریکا. û li demê ku xebat ji bo parastina mafên mirovan li stranserî cîhanê xwe dibe, qaçaxçiyatiya bi mirovan li gelek cihên vê dunyayê hêşte her têkirin, zarok, jin û zelam di şerran da û di karan da têne bikarînan û têne neçarkirin leşfiroşiyê jî bikin. Texmîn heye ku di nav Amerîka bi xwe da salê qaçaxî bi 100,000 zarokan û nûgehan têkirin. Werin em pêk ve vê raportê temaşe bikin. چیای مکینلی لآلاسکا بلندترین چیای امریکا باکوره او 6100 متر لآست دریایی بلندره. چیاوان دوید خواباش بو کش و هوایی که تایبت آماده بکن دمه بچنه سر. took me 2 to 3 years to plan for this. واین ملکر 40 سالی دیزاینر مال پرایا. ویکر ارک خوا پارا کم بکت بو دمایک آنینا بازرگانیا بمروان. These children are taken away from their homes and their families. بزافکار دژی بازرگانیا بمروان شمیر مکنزی ریزه لکار ملکر دگره. They are forced to fight for a terrorist organization called the Lord's. ئەو هاتن نەچارکردن شەڕیش بۆ ڕێخستیەکە تیرۆریستی بناوێ لەشکری بەرگریا خودێ بکن. ئەو چەندین ساڵە دەستە سەر بوون دەهاتن ئەشکەنجەدان خانمێن بچووک bi زۆری دیکەتن نافنڤینên چەکداران. Of the LRA. And tomorrow we are heading up there. That's the head wall. او آگاهداری وی کشا جیهانی بو پشتی وی دوکومنترک لبار بازرگانیا بزاروکان لوگاندا دیتی. بزافکار دژی بازرگانیا بمروان شمیر مکنزی ریزه لکار ملکر دگره. بودجه حکومت لبردەستدا هەیە بەڵام سنووردارە جاژمارێکی زۆر لە ڕێکخراوە حکوومیەکان پشت بە بەخشێنەرانی تایبەت دەبەستن. شمیر بخوابەری 8 ساڵە ببوو قوربانیا وێ بازرگانیە. او هات براواندن جعالی زلامکی و کوه او هزر دکر او بدلک پاک حج جوه دکه لیوی او بزوری توشی لشفروت نکر. شمیر نهاد گل گروپا که دجی و هنده کار دکه بناوه Shared Hope International. پیفدارا کماله
تيرين آفنباگر دبیجه آرمانج گروپ اوا ریل بازرگانیا به مروفان بگرن و آلیکاریا وان بکن او یتنها توش بوین. باشترین مەزەندەی لە بەردەستماندایە 100,000 منداڵی ئەمریکایی و هاوڵاتیانی ئەمریکاییە کە ساڵانە لەناو ئەمریکادا بازرگانیان پێدەکرێت. وی گوت ایک جباشترین ریکا اوا که مروف او کسین توش بین بکتا چالاکوانن وی کاری. I didn't know about sex trafficking until I was in the middle of it. بریانا لناف دوکومنتیرا که بناوه چوزن چیرو که خواه دبیجه دم او جی وک شمیر توشی وی کشه ببو. بریانا دراو دگل دای باو خوکرن و دگلوی چو باجاره که دم بجید. شینا بچید بخوینید او هاتا نچار کرن لکلوبا کشوه و لش فروتنه کار بکه. او نهاوه قربانیک کوبویا چالک وان دبیجه قانونن تند دوی بازرگانیا بمرووان کم که. هرز خاندان دنگ امریکا. بینران ما دخواست امو آگدار بکین کو لبرنامه هفتی عبیتن ما هفتیزینا که دیگل اندامن گروپی رانیا یه موزیکی لما سردانا وان جبو امریکا و هاتن دنگ امریکا وانا بحثي موزيكي درد هنرمندان وكان استرانجي جمرة قوتي صوزي كالبي جان صوزي مالكمي صوزي كالبي جان صوزي مالكمي تماشاوان هجا هون دزانن کو ریبری نافداری جیهان نلسن ماندلا کو بری چتروجان و غرا دالی کری دمک دریش کت زندان جبر خباتا نهدانا فرق وجدهی ابجا بسیار ما او بوکا ماندلا چند ساله ها زندان کرن 15 سالان 27 یان 35 سالان برسواراست یا دویا ماندلا 27 سالان ها زندان کرن جو سال 1964 حتی 1990 پشتی آزاد کرناوی جی 3 سالان او هاتا هلبجاتن وکا یکم سروکی رشی افریقا باشو بینرن هجا اگر و همو برنامه ما ندید با وندکارن سردانا مالپرن دنگی امریکا یان دنگی امریکا بکن فیسبوک برنامه جی کورت کنکشنا حتی حفیابی داخل شمو استاف دمی لحفگاندنا کردان ایویا خوشیم شادی جورا دکن